بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. أما بعد، اللهم صل وسلم على هذا النبي الكريم وعلى آله وأصحابه والتابعين وعلى أمته إلى يوم القيامة أجمعين. مسلمانانی بەڕێز، لە خزمەتان داین لە بەشی سێیەم و کۆتایی چۆن پێشوازی لە مانگی ڕەمەزانی پیرۆز بکەین. پشت بەخوای گەورە چەند ئامۆژگاریەکمان ئامادە کردووە، لە چەند خاڵێکدا کورتمان کردوتەوە. داواکارین لە خوای گەورە بیکاتە مایەی سوود و خێر. و ئەم ڤیدیۆیە دەبێتە کۆتا ڤیدیۆ لەم مانگە پیرۆزەدا بەهۆی هەبوونی سەفەرێکەوە تا دوای جەژنی ڕەمەزان ناتوانین بەردەوام بین. بۆیە هەر لەم ڤیدیۆیەدا چەند ئامۆژگاریەکی کورتیش لەبارەی ڕۆژی جەژنمان باس کردووە. بە کورتی هەوڵ دەدەین ئینشاڵڵا ئەوەی کە بتوانین بە کورتی باسی بکەین. پشت بەخوای گەورە تەمەن باقی بێت، لە دوای جەژنی ڕەمەزانەوە دێینەوە لاتان و لە خزمەتاندا دەبین. خاڵی یەکەم لە ئامۆژگاریەکان، هەندێک ئامۆژگاری بۆ ئەم مانگە پیرۆزە. یەکەم، هەوڵ بدە ئەم مانگە پیرۆزە ببێتە خاڵی بەخۆداچوونەوە و هەڵسەنگاندنی کردارەکانت و مراجعەی نەفس و ڕاستکردنەوەی ئەو کەم و کوڕی و هەڵانەی کە پێشتر هەمان بووە. دووەم، هەوڵدان بۆ پارێزگاریکردن لە نوێژی تەراویح بە جەماعەت، وەکو پێشتر باسمان کرد کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم باسی گرنگی نوێژی تەراویحی کردو بە جەماعەت و فەرموویەتی هەر کەسێک لەگەڵ ئیمامدا نوێژی تەراویح بکە هەتا ئیمام هەڵدەستێت، ئەوە وەک شەو نوێژی ئەو شەوەی بۆ دەنووسرێت. سێیەم، خۆت بە دوور بگرە لە ئیسرافکردن و زیادەڕەویکردن لە ماڵ و ساماندا، جگە لەم مانگەدا و لە مانگەکانی تریشدا، چونکە بەڕاستی ئیسرافکردن حرامە و بەهۆی ئیسرافکردنەوە وا دەکات تۆ نەتوانی سەدەقە و خێر زۆر بکەی. ئەو پارەیە کە بە زیادە و بە ئیسراف و بە شتی بێسوودەوە سەرفی دەکەی، بیکە بە سەدەقە و لە پێناو خوای گەورەدا بیبەخشە و بۆ ئەوەی خوای گەورە بە چەند قات پاداشت داتەوە لە بەرامبەری، مەچۆ ئیسرافی پێوە بکەی و بە شتێکدا سەرفیکەی کە پێویست نەبێت. چوارەم، و عەزمت جەزم بکە، نیەتێکی دامەزرا و بچەسپێنە لای خۆت کە لە دوای ڕەمەزانیش ئینشاءڵڵا بەردەوام بی، وەکو چۆن لەوەی کە لە ڕەمەزاندا بە جوانی خوای گەورەت پەرستووە، دوای ڕەمەزانیش ئەوە بە هەمان شێواز بەردەوام بە و بە هەمان گڕوتین بەردەوام بە. پێنجەم، دەرفەت وەربگرە و هەلی ژیانت بقۆزەوە، ئەو کات و سەوتەی تێیدای بە هەلی بزانە و پێش ئەوەی کە تەمەنت کۆتایی پێبێت، پێش ئەوەی ئەو عومڕی کە خوای گەورە بۆی داناوین کۆتایی پێبێت، دەرفەتی ژیان بخۆزینەوە و خێر و چاکەی تێدا بکەین و لە خواپەرستیدا بەسەری ببین. خاڵی شەشەم، ئەم مانگە مانگی عیبادەتە، مانگی نووستن و خەو و تەمبەڵی نییە، بۆیە بە عیبادەت زیندوی بکەینەوە. خاڵی حەوتەم، بەردەوام زمانمان یادی خوای گەورەی تێدا بێت و لەو کەسانە نەبین کە یادی خوا ناکەن، یاخود ئەگەر یادی خوای گەورەش بکەن تەنها شتێکی کەم دەبێت، تەنها بەکەمی یادی خوای گەورەکەن. بۆیە ئینسان لە قیامەتدا
حەسرەت بۆ ئەو سات و سەعاتانی هەڵدەکێشێ کە یادی خوای گەورەی تێدا نەکردووە و جگە لەوەش کەم یادکردنی خوای گەورە لە نیشانەی منافقانە بۆیە خوای گەورە پەنامان بدات و هەوڵ بدەین کەوا بەردەوام یادی خوای گەورە بکەین. خاڵی هەشتم هەر کاتێک هەست بە برسێتی کرد ئەوە بزانە کە تۆ چەندە زەعیفی و چەندە لاواز و بێدەسەڵاتی و چەندە پێویستیت بەو ناز و نیعمەتانە هەیە کە خوای گەورە بە تۆی بەخشیوە و ئەمانەش تەنها بەسیترین شتن و شتێکی زۆر کەمە لە چاو هەموو نیعمەتانی کە خوای گەورە بە ئێمەی بەخشیوە بۆیە سپاسگوزار بین لەسەر ئەو ناز و نیعمەتانی کە خوای گەورە پێی بەخشیوین. خاڵی نۆیەم ئەم لەم مانگەدا فرسەت بدۆزینەوە واز بێنین لەو شتانەی کەوا زیانمان پێدەگەێنێت و سوودمان پێ ناگەێنێت جا لە هەر شتێکە. خاڵی دێم بزانەکەوە کارکردن کردەوەی ئینسانەکان ئەمانەتە بزانە ئەم ئەمانەتە چۆن بەکاردەهێنی ئەو تەمەنەی هەتا ئەمانەتە بزانە چۆن سەرفی دەکەی و لە چیدا کاتەکانت بەڕێ دەکەی. خاڵی 11 پەلە بکە لە داواکردنی لێخۆشبوونی خوای گەورە و هەوڵ بدە داوای گردن ئازادی لەو کەسە بکە کە زوڵمی لێت کردووە ئەو عەفوەن داوای گردن ئازادی لەو کەسە بکە کە زوڵمت لێ کردووە چونکە بەڕاستی ئەو کەسەی کە تۆ زوڵمی لێ دەکەی ئەوە جگە لەوەی کە دوعای کەسی مەزلوم قبوڵە و گیرایە لای خوای پەروەردگار لە قیامەتیشدا چاکەکانی تۆ دەبات یاخود ئەگەر چاکەشت نەبێت ئەوە لە قیامەتدا لە خراپەکانی ئەو دێتە سەر خراپەکانی تۆ. بۆیە زەرورە هەر کەسێک زوڵممان لێ کردووە داوای لێخۆشبوونی لێ بکەین و حەقی خۆی بۆ بجێڕینەوە حەقەکەی چییە پێی بدەینەوە و دەست هەڵگرین لەو زوڵمەی کە کردومانە. خاڵی 12 هەوڵ بدە کەسێکی بە ڕۆژوو لای تۆ بەربان بکاتەوە حد الئیمکان ئەگەر دەتوانیت چەند کەسێک بانگێشت بکەی بۆ ئیفتارکردنەوە و بۆ ڕۆژوشکاندن لای تۆ ئەوە باشتر ئەگەر نەشتوانی هەوڵ بدە کەسێک لەگەڵ خۆت ببیتەوە و لای تۆ ڕۆژەکەی بشکێنێت و ئیفتار بکاتەوە چونکە بەڕاستی تۆ ئەزری ئەو کەسانەی کە بە ڕۆژون و لای تۆ ئیفتار دەکەنەوە ئەزری ڕۆژوی ئەوانشت بۆ دەنووسرێت بێ ئەوەی لە ئەزری ئەوان کەم بکەیتەوە. خاڵی 13 بزانە کە خوای گەورە بەڕێزترینە و بەبەزەیترینی بەزەییەکانە کەسە بەبەزەییەکانە و تەوبەش قبول دەکات لە ئەو کەسانی کە تەوبە دەکەن و دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار و بزانە خوای پەروەردگار خاوەن سزایەک و تۆڵەسەندنەوەیەکی بە ئێشە دەرفەت دەدات بەڵام ئیهمال ناکات دەرفەت دەدات بۆ زوڵمکردن و بۆ گوناح و تاوان بەڵام ئیهمال ناکات. بۆیە دڵنیابە و تەوبە بکە و بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار بۆ ئەوەی لە سزا و عقابی خوای گەورە بە دوور بین. خاڵی 14 ئەگەر گوناح و تاوانێکت کرد و خوای گەورەش تۆی داپۆشی و ئەو گوناحەی لێ ئاشکرا نەکردی ئەوە بزانە ئەم داپۆشینە خودی خۆی ئینزارێکە بۆ تۆ بۆ ئەوەی تەوبە بکەی و بۆیە پەلە بکە لە تەوبەکردن و عەزمیشت جەزم بکە لەسەرەوەی کە جەرێکی تر نەگەڕێەوە بۆسەر ئەو گوناح و تاوانە. خاڵی 15 خوای گەورە سبحانه وتعالى بۆ ئێمەی جائز کردووە و ڕێگەی پێداوین کەوا نەفسمان ئیسراحەت بکات بەڵام بە شتێک کە غەیری حرام بێ حرام نەبێت. یعنی ئەتۆ بێنی ڕاستە ئیسراحەتکردن خوای گەورە حەڵاڵە و بۆ ئێمە جائزە ئیسراحەت بکەین بەڵام ئیسراحەتەکەمان نەچێتە بابی تەمبەڵی و لە دەستدان و فرسەت و کاتەکانمان. خاڵی 16 هەوڵ بدەین زیاتر فێری تەفسیری قورئان ببین فێری حەدیسەکانی پێغەمبەری خوا بین صلی الله عليه وسلم و فێری سیرەی مبارەکی ببین و فێری زانستەکانی دین ببین بەگشتی چونکە بەڕاستی داواکردنی زانستیش عیبادەتە. خاڵی 17 دوور بکەوە لە
هاو مەجلیسانی خراپ و هەوڵ بدە لە مەجلیسی پیاوچاکان و کەسی ساڵح دابنیشی بە نووری علم و زانست و عیرفانی ئەو مامۆستا بەڕێزانە شکۆمەند دەبی و وەکو چۆن عەترفرۆش ئەگەر عەتریشی لێ نەکری بۆنی میسک و بۆنی خۆشت پێدەبەخشێت مەجلیسی کەسی ساڵح و هاوڕێتیکردنی کەسانی لە خواترز بە هەمان شێواز ئەگەر هەر هیچیز نەبێت تۆش بە بەرەکەتی ئەوان لەو مەجلیسی ئەوان کە دادەنیشی ئەوانیش یادی خوای گەورەت بیردێنەوە مەلایکەت دەورەمان دەدەن و مەلایکەتانی خوای گەورە لەگەڵ ئێمە دادەنیشن کاتێک کە ئێمە لەگەڵ ئەو کەسە ساڵحانە دادەنیشین خوای گەورە هاوڕێی ساڵح بە هەموو لایەک ببەخشێت و هاوڕێی خراپ لە هەموو لایەکمان دوور بخاتەوە. خاڵی هەژدەمین هەرچەندێک پەلە بکەین لە هاتنمان بۆ مزگەوت ئەوە مانای ئەوەیە کە شەوقێکی زۆر و خۆشەویستیمان هەیە بۆ عیبادەتکردن و بۆ مناجاتکردن لەگەڵ خوای پەروەردگار و بۆ مزگەوتەکانی خوای پەروەردگار بۆیە هەوڵ بدەین وا ڕابین کە بەردەوام زوو بین بۆ مزگەوت و دڵمان وابەستە بێت بە مزگەوت و بە جەماعەتەوە. 19 هەوڵ بدە ئەو کەسانەی کە لەژێر دەستی تۆدان ئەوانەی کە قسەت دەگرنەوە ئەوانەی کە توانات هەیە بەسەریاندا هەوڵ بدە ئاڕاستەیان بکە بەرەو ئەوەی کە سوودیان پێدەگەیەنێت لە لایەنی دینیانەوە چونکە ئەو کەسانە زۆر کەجار هەیە کەسانێکن زیاتر قسە لە تۆ وەردەگرن وەک لە خەڵکی تر بۆیە ئامۆژگاری چاکەیان بکە و ئاڕاستەیان کە بۆ جوانپەرستنی خوای پەروەردگار. 20 محاولە بکە لە کاتی ئیفتارکردنەوەدا لە کاتی ناخواردندا زۆر خواردنی جۆرا و جۆر و دانەنرێت بە تایبەت مەبەستمان قەیناکە ئینسان خواردنی خۆش بخوات یان خواردنێک بخوات کە شایستە و لایق بێت بەڵام وان نەبێت لەبەر خاتری خواردن هەموو کاتەکانی ڕۆژەکە مەشغوڵ بێت و بە تایبەت ئافرەتەکان کاتەکانیان بە فیڕۆ بڕوات بە خواردن دروستکردنەوە بە تەنها و یادی خوای گەورە لە بیریان بچێتەوە و یاخود نەتوانن بە جوانی قورئان بخوێنن و یادی خوای گەورە بکەن بۆیە محاولە بکەن کە کەمترین کات لەدەست بدەن و زۆرترین کات بە عیبادەتەوە خەریک بن هەرچەندە ئافرەتان ئەجرێکی زۆریان هەیە بەوەی کە ئەو خواردنەی حازری دەکەن و ئەو کەسانەی ئەو خواردنانی دەستی ئەویان لە دەستی ئەو دەیخۆن ئەویش بە عیبادەت بۆی حیساب دەبێت و ئەجر و پاداشتی ئەو کەسە ڕۆژوانانەی بەنسیب دەبێت کە خواردنی دەستی ئەو دەخۆن بەڵام هەرچۆنێک بێت ئەمەوەش نەبێتە هۆی ئەوەی کە کاتەکان بە فیڕۆ بدرێت. 21 چوونە بازاڕ و چوونە دەرەوە هەوڵ بدرێت کەم بکرێتەوە ئیلا مەگەر بۆ زەروریەتێک نەبێت بۆ پێویستیەک نەبێت چونکە ئینسان هەم کاتی بە فیڕۆ دەڕوات و هەمێکیش تێیدا تووشی گوناح و تاوان دەبێت بۆیە خۆمان بە دوور بگرین لە چوونە بازاڕ و چوونە دەر بە تایبەت دەبینین لە شەوانی کۆتاییدا لە شەوەکانی کۆتاییدا خەڵک ببۆنەی خۆ ئامادەکردن بۆ جەژن شەوانی قەدر لە قیس خۆیان دەدەن بەوەی کە بازاڕەکان قەرباڵغ دەکەن و مەشغوڵی چوونە ناو بازاڕن و لە هەر ئەم شەوانی کۆتاییدا جاری زۆر جار هەیە نەک شەوێک چەند شەوێک دەچنە دەرەوە و بەمەش کاتی گرنگی شەوانی قەدریان لەدەست دەدەن. 22 بزانە کە مانگە پیرۆزە میوانێکی لەسەر سەفەرە و دەڕوات بۆیە جوان میوانداری کە چونکە دەبینین زۆر بە سەریعی تێدەپەڕێت و زۆر زوو دەڵێن ئای ڕەمەزان چەند بە زووی بەجێ هێشتین. خاڵی 23 سوور بە لەسەرەوەی کە شەوانی دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان زیندوو بکەوە و ئەمەش بەهۆی ئەو فەزڵە گەورەی کە تێیدا هەیە و
ئەزر و پاداشی شەوانی قەدر لەم شەوانی ئاخری مانگی ڕەمەزاندا دەست دەکەوێت. بۆیە پێویستە کەوا سوور بین لەسەر بەدەستهێنانی ئەزر و پاداشی ئەم شەوە پیرۆزانە و داوا دەکەین لە خوای گەورە بە نسیبی هەموو لایەکمانی بکات. خاڵی 24مین بزانە کە ڕۆژەکانی جەژن بۆ سوپاسکردنی پەروەردگارە، بۆ سوپاسکردنی خوای گەورەیە کە یارمەتی داین و سەری خستین بەسەر نەفسماندا و بەسەر شەیتانەکاندا بەوەی کە مانگی ڕەمەزان بە جوانی بگرین و عیبادەتی خوای گەورەی تێدا بکەین. بۆیە محاولە بکەین مانگی ڕۆژی جەژن نەبێتە ڕۆژی ئازادبوون لەو خۆگرتنەوانەی کە کردومانە لە مانگی ڕەمەزاندا و ئەوەی پێش ڕەمەزان لەسەری بووین دووبارە نەگەڕینەوە بۆی. 25مین بیرت لەوە بێت کە تۆ دڵخۆشی و خۆشگوزەرانی بە هاتنی ڕۆژی جەژن بزانە براکانت لە بێباوکان و لەو کەسانەی کە مسکین و فەقیر و هەژارن هەوڵ بدە دەستی هاوکاریان بۆ درێژ بکە و بزانە کە نیعمەتەکان هەمووی لە دەستی خوای گەورەدایە. ئەوانەی ئەمڕۆ فەقیرن ڕۆژێک دێ دەوڵەمەند ببن، ئەوانەی کە ئەمڕۆ دەوڵەمەندن خوای گەورە دەتوانێت ئەو نیعمەت و ئەو خۆشگوزەرانی کە پێی بەخشیون لێمان وەربگرێتەوە. بۆیە ئینسان ئەو کاتانەی کە لە نیعمەتدا دەژیت سوپاسی خوای گەورە بکات، بۆ ئەوەی ئەو کاتانەی کە خوای گەورە تاقی دەکاتەوە هەڵ نەکێشێت و بۆ سوپاس نەگوزاریەکەی و سوپاس ئەوەی کە سوپاس گوزار نەبووە بۆ ئەو ساتانە هەڵ نەکێشێ. 26مین خۆت بە دوور بگرە لەوەی هیچ ڕۆژوویەک بەبێ عوزر بشکێنی، چونکە هەر کەسێک ڕۆژێک بەبێ عوزر لە مانگی ڕەمەزان بشکێنێت ئەوە هەگەر هەموو ساڵەکەش بە ڕۆژوو بێت خێری ئەو ڕۆژەی بۆ پڕ ناکاتەوە. خاڵی 27مین هەوڵ بدە ئەگەر شتێکی کەمیش بێت و ساتێکی کەمیش بێت لە فەزڵ و خێری ئیعتیکاف و مانەوە لە مزگەوتدا بێبەش نەبی. پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو ساڵێ شەوەکانی کۆتایی مانگی ڕەمەزانی بە ئیعتیکاف و مانەوە لە مزگەوتدا زیندوو دەکردەوە. کە شەوی کۆتایی دەهات پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر زیاتر عیبادەتی دەکرد، نەک ئەوەی کە سار ببێتەوە و بڵێ ڕەمەزان بەرەو کۆتایی ڕۆیی، بەڵکو لە دە ڕۆژەکانی کۆتاییدا ئیعتیکافی دەکرد و لە مزگەوتدا دەمایەوە و ئەو ساڵی کە تێیدا وەفاتی کردووە 20 شەو ئیعتیکافی کردووە. 28مین سونەت وایە لە شەو ڕۆژی جەژندا الله ئەکبەر بکرێ بە دەنگی بەرز الله ئەکبەر بکرێت هەتاوەکو کاتی ئەنجامدانی نوێژی جەژن. خاڵی 29مین هەوڵ بدەین لە دوای ڕەمەزانیش بەشێک لە فەزڵ و خێری ڕۆژی سونەتمان دەست بکەوێت و بە ڕەمەزان کۆتایی بە ڕۆژوگرتن نەهێنین، بەڵکو ڕەمەزان ببێتە دەروازەیەک ڕابین لەسەرەوەی کە لە دوای ڕەمەزانیش پشت بەخوای گەورە لە ڕۆژی سونەت بگرین. خاڵی سێیەم محاسبەی نەفسی خۆت بکە لە هەموو کارەکاندا، لەوانە پارێزگاریکردنی نوێژی جەماعەت، لە زەکاتدان، گەیاندنی سیلەی ڕەحم، چاکەکردن لەگەڵ دەوروبەر و ڕێزگرتنی جیران و چاکردنی نێوان خۆمان و خەڵک و زیادە ڕەوی نەکردن و تربیەتکردنی ئەو کەسانەی کە لەژێر دەستماندان و هەوڵدان بۆ جێبەجێکردنی کاری برا موسڵمانەکانمان و سەرف نەکردنی ئەو شتەی کە لەبەر دەستماندایە بۆ مەبەستی شەخسی و ئیستیفادەی شەخسی خۆمان و چەندە بزانین چەندە بە ئامۆژگاریکردن و قسەی خێر و
فەرمانی شریعەتی ئیسلام دڵخۆشین خۆمان بە دوور بگرین لە ڕیایی و ئەو شتانەی کە بۆ خۆمان پێمان خۆشە بۆ برا موسڵمانەکانیشمان پێمان خۆش بێت هەوڵدانمان بۆ ئیسارکردن و ئیسلاحکردنی نێوانی خەڵکی غەیبەت نەکردن جوان خوێندنەوەی قورئان و هەوڵدان بۆ وردبوونەوە لە ماناکانی و خشوعمان هەبێت لە کاتی عیبادەتەکاندا و ئیخلاسمان هەبێت بەم شێوەیە داواکارین لە خوای گەورە ڕەمەزانمان لێ قبوڵ بفەرموێت هیدایەتماندا و موفەقمان کە لەسەر جوانپەرستنی خوای پەروەردگار و بەم ئامۆژگاریانە و بەم تێبینیانە خوای گەورە سودمەندمان کات و بیگێڕێت بە مایەی ڕەزامەندی خۆی و لێمان ڕازی بێت و کردەوەکانمان لێ قبوڵ بفەرمێت و ئیخلاس و ئیستیقامەمان پێ ببەخشێت و داواکارین لە خوای گەورە ئەم ڕەمەزانە ببێتە کۆتایی ناخۆشیەکان دەروی خێر و ڕەحمەتی خۆی لە هەموو لایەکمان بکاتەوە بە ڕەحمە زۆرەکەی خۆیمان لەگەڵ بکات ناڕەحەتی و ئاستەنگەکانمان لەسەر ڕێگەلا بدات و ناخۆشیەکانمان بۆ بگێڕێ بە خۆشی و مسلمانان لە هەر شوێنێکی دنیا هەن سەربەرز و سەفرازیان بکات و داواکارین لە خوای گەورە لە ڕۆژێکدا کە هیچ سێبەرێک نییە جگە لە سێبەری عەرشی خۆی لە ژێر سێبەری عەرشی خۆی کۆمان بکاتەوە و لە دەرگای ڕەیانەوە بچینە ناو بەهەشتەکەی و بەدەستی پێغەمبەرەکەی محەممەد صلی الله عليه وسلم لە ئاوی حەوزی کەوسەر بخۆین و کە بە هیچ شێوەیەک تینومان نەبێتەوە بۆ هەتایە وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.